بە ئامادەبوونیان لە ڕێوڕسمایینەکانی بەرەبەیان خۆیان بۆ گەڕان و جەژنە پیرۆزە ئامادە کردووە. ئەوا لە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانەکەین کۆتایی بە کێشە و ناکۆکیەکانی نێوانیان بهێنن. دوای تەواوبوونی نوێژ و وتاری جەژن داوای گەردن ئازادی لە یەک دەکەن. ئێمە ئەو ماوەی مانگە کە لە ڕەمەزانە بووین فێری کۆمەڵێک گوانەی پیرۆز بووین، گەڕانەوە بۆ لای خوا، چاکەکردن، هاوکاریکردنی یەکتری، واسهێنان لە ڕقوکینە، درێژکردنی دەستی برایەتی و هاوکاری. پێویستە بۆ دوای ڕەمەزانیش لەسەر ئەم بەرنامەی کە لەم خولە ئیمانیا فێربووین هەر بەردەوام بین. لە دەرەوەی مزگەوتەکان گۆڕستانەکان قەرەباڵغترین شوێن بوون کە هاوڵاتیان سەردانیان کردووە. ئاشتی یەکەم سەردانی بەسەرکردنەوەی گۆڕی دایک و باوک و خوشک و براکان و خوشکەزاکەیەتی لە گۆڕستانی سەیوان. هاتووم بۆ سەرقەبری دایکم و باوکم و ئەو دوو برایەم و لەگەڵ ئەو خوشک و خوشکەزایم هەمویان لێرن مەساخە بوو. لە سعات چەندەوە لێرەی؟ لە 7:30 هاتووم. برایەکیشم لەسەرەوەیە بە کورۆ نامرد. خۆم بۆ ناگیرێ لە ماڵەوە کە لەگەڵ وەختی جومعەیە تر یەکسەرە بێ بم بۆ سەرقەبران. لە کۆڵانەکانیش کەمکەم و لێرە و لەوێ هاوڵاتیان دەبینرێن بۆ جەژنە پیرۆزە سەردانی یەکتر دەکەن. هاوڵاتیەک هۆکاری سارد و سڕی جەژن بۆ بارگرژی سیاسی نێوان لایەنەکان دەگەڕێنێتەوە. جەژنێکی خۆشە بەڵام هەستەکەی خەڵکەکە لە ناخۆزن مرتاح نییە. هەست بە ناتەوەیەکە ناتەوەیەکیش بندە بە وەزع سیاسیەکەەوە بزانین. گرنگە چی بکرێت بۆی؟ وەڵای پێویستە دەسەڵات بگەڕێتەوە بۆ لای خەڵک ئاشکاتەوە لە هەموو ڕوویەکەوە. لەگەڕێکی ئەمەم جەژنە زۆر باشووی دەخەیبن لە سەعات 8:30 بۆ دەوریدا کە ئێستا کۆتایی هات نزیکەی زیاتر لەوانەیە بەڵام هەموو ماڵەکان گەڕاوینەوە خەڵکێکی زۆریش هەموو خرۆشا بوو پێکەوە. یعنی کاتە کاتی گەرمەی گەڕانەکە بوو کە تۆزێک لە 8:30 بۆ دەوریدا من پێم وایە نەخێ زۆرتر لە ڕۆژەکان لە ساڵی پار مەسەن چاکتر و باشتر بۆم ساڵ. لەم جەژنەدا منداڵان دڵخۆشترینن. هەموو غەمەکەیان وەرگرتنی جەژنانە و کۆکردنەوەی نقڵ و چکلێتی زیاترە. محەممەد چەنە جەژنانە وەرگرن؟ وەڵڵی 15,000 ئەرە وەڵام خوا بەزیابێ. میران بەڵێ چەنە جەژنانە وەرگرن؟ 20,000 وەڵای تاسە پێمە. هاوڵاتیان ئەوە ناشارنەوە جەژن و بۆنەکان گەرم و گوڕی و خۆشی ساڵانی پێشووی نەماوە. وەکەوان دەڵێن زۆری قەیرانە سیاسی و ئابوووریەکان خەندەی لەسەر لێویان بڕیوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.